الله بالله لێ بدەمە ناو دەنگە برا دیسانەوە هاتنەوە بۆ ئاو بیرە بکوژێنەوە دا دیسانەوەنێنەوە بەلا ڕۆ بەخوا هەرە بە دوو سزگانە پڕکەم با بڕۆ ئاوامان بۆ بکەم حاجی لەم گەڕەکە بەزەوەی بیرتانە ڕەحمەت باور کە ئیستا بڕە ها ئەم دقەیە بڕیان نەوەڵە ئاویتیانەمە ئاویتیانە کوڕەکە و پیکابێکی پێ دێ جار 4 بەرمی لە باوە براکە بەوە لەو سەرەوەتی ئەو پڕەکە هەتاگاتە ئێرە قەنەعەتەکەی سیقەت هەبێت دە دقە زیاتر ئاویتیانە ئەو مناڵانە دە ڕۆژە خۆیان نەشۆری 4 جلکانی 4 ڕەحمەت ئەجری داوسێتی گرانە باوەڕ کە خۆم 8 ڕۆژە خۆم نەشۆری 8 ڕۆژی ڕێکم ئەوشمان نهاتووە سەیری مەکە بیرەکەکردە و ناوەیە دە دوو جلکانیمان بەرە ڕەحمەت باخە ئەو دەما ئێکسە بڕایس بکە ئیساش فەرزە لە مزگەوتی 5 فەرزە لە باوەڕەکەی سانیە خەڵک بێ دەبانە بەدە سۆبینە کاکە ماڵێ نییە دوان نییە سییانە هەت بێزار بینە ئەوە خەڵگات و ئای بردووە کوڕە قەیچێکە مە ئەجرە کاگە مەکردانەگە دەبە چواردە بە قەیچ هەر دراوسی و دووسێ دەبیان بنە قەیچراوەکەدە تەنکەری ئەو بۆ خۆمان نامێنێتەوە بە قوربانە الله بالله لێ بدەمە ناو دەنگە با بڕێنە چین ئاوەکردین چی بکەین برە دەبڕە بە سەیریکە وازام دارەی ئەو ماڵێ نییە دوان نییە سییان نییە وەخت و ناوەخ نازان ئەمەکەتی ئەوە بەکەوە دێەوە بە هەفتە وەرەکەم لە بیردا هەم ڕۆژێ بۆ هەڵکەم کوڕە چی بکەین وڵی با بڕین بیکڕین پارە هیچمان پێ نییە دانیشن با نەوخەمە ناو دەبەگەوە دانیشە دافی ئەو سۆندە چەند جوانە بەخوا هیچ ناڵێم بەس پێمەکەن ئاو بۆیەوە پایاکەم پێمەکەن